الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين. وشكو براي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. جمعي رابردو باسي قوري روشي جمعو فضلي نوشكيو هاتن بۆ مزگەوت و هەندێک ئادابی تایبەتی کە تایبەت بوو بە مزگەوت و ڕۆژی جومعە و گەورەی و شەو ڕۆژی جومعە، و هەندێک لەو شتانەی کەوا ئەمڕۆ ئاماژەی پێەکەین کۆمەڵێ هەڵەیەکەوە لە جومعەکانە ئەبیسرێت کە بەڕاستی هەندێکیان مای بەتاڵکردنەوەی جومعەیە و هەندێکیان ئینسان لە قاڵبی موسڵمان ئەباتە دەرەوە و منافقێکا خوای گەورە پەنامان با. نوێژی جومعە بە نەسی قورئان و ئاەتی قورئان واجبە لەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وەک ئاماژەمان پێکرد لەسەر نێرینەی ئومەتی پێغەمبەری خوا کە عاقڵ بێ و باڵغ بێ و مسافر نەبێ و خەڵکی دێ و شار بێ، لەسەر ئافرەت و عەبد و کۆیلە و مسافیر و مناڵ جومعە واجب نییە. خوای گەورە لە قورئانە ئەفەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. أما آياتك كباس لواجبيت فرضيتي نوێژی جومعە ئەکات. یخوای تبارك وتعالى ئەفەرمێ ئەی ئیمان داران، ئومەتە نازارەکەی پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ، هەر کاتێک بانگی جومعە لێدرا و بانگ کران بۆ جومعە، ئێوە بڕۆن بەدەم بانگەوازی پەروەردگارەوە بەرەو زکری پەروەردگار. زکر لێرە نوێژە و عیبادەتی نوێژە. واز لە بەیع و معاملە بێنن، واز لە کڕین و فرۆشتن بێنن. ئەگەر ئێوە بزانن و تێبگەن لە فەرمانی خوا و بەرنامەی خوا و یاسای خوا، بەڕاستی ژیر و عاقڵە بن، واز لە معاملە و ئەمانە دێن و ئەڕۆن بەدەم زکری پەروەردگارەوە. چونکە ذلكم خير لكم إن كنتم تعلمون، ئەمە خێر و باشە بۆ ئێوە لەوەی کەوا معاملە بکەن و دانیشن و ڕانەکەن بەرەو جومعە و جومعەی هەمالکەن. ئازیزان و خۆشەویستان، تەرکردنی جومعە و وازهێنان لە جومعە یەکێکە لە تاوانە گەورەکان. زۆر کەسمانەیە بەهۆی سەیرانەوە، بەهۆی سەفر و سیاحەتەوە، بەهۆی ڕەفاهێتەوە جومعە ناکا، یا هەندێک کەس لە سەفەریشان نییە، هەر ناڕۆ بۆ جومعە و تاقەتی جومعەی نییە، خۆشی بە موسڵمان ئەزانێ و خۆی بە ئیماندار ئەزانێ، بەڵام جومعە ناکات. ئەمە تاوانێکی زۆر گەورەی ئەنجام داوە، تەرکی جومعەی کردووە و لە منافقان ئەژمارە کرێت، وەک پێغەمبەری خوا صلی الله علیه ئاماژەی پێ کردووە. حتا پێغەمبەری خوا هەڕەشەیەکی ئەوەندە توندیان لێ دەکات، ئەوانەی کەوا ئیهانە بە جومعە ئەکەن و نوێژی جومعە ئەکەن و تەرکی جومعە ئەکەن. لە حەدیثێکی صەحیحە پێغەمبەری خوا فەرمێت صلاة وسلام لەسەر بێ: لينتهين أقوام عن وديعهم الجمعات أو ليختمن الله على قلوبهم ثم ليكونن من الغافلين. پێغەمبەری خوا فەرمێ صلاة وسلام لەسەر بێ، ئەفەرمێت هەندێک کەس واز لە جومعەیەن و جومعە و جەماعەت تەرکەکەن و ئیهانە بە نوێژی جومعە ئەکەن، جا ئەمانە یان ئەبێ واز بێنن لەو فعلە ناشرینەیان کەوا تەرکی جومعەیە و جومعە ناکەن، یان خوای تەبارەک وتەعالا مۆرێک گەشێ بە دڵیانە، ئەو کاتە ئەبن لە غافلان و بێئاگایان، کە خوا فەرمێن لە چەندین ئاەتا مەبە لە غافلان، لەوانە مەبە کەوا بێئاگان، نەکبەتن بەدبەختن. و پێغەمبەری نازدارمان صلاة و سلامی لەسەر بێ لە فەرمایشتێکی ترا فەرمێت: من ترك ثلاث جمع تهاونا بها طبع الله على قلبه. هەر کەسێ سێ جومعە لەسەر یەک نەکا، سێ جومعە تەرکا بەبێ ئەوەی کەوا
عزلی شەرعی نەبێت ئەوە خوای تەبارەک وتەعالا مۆری نیفاق ئەدا لە دڵی و منافقە بێت. إن المنافقين في الدرك أسفل من النار، براسي منافق لخوار كافري شوي إلى جهنم. منافق دور وكان كخواي تبارك وتعالى لسندين آيات زميانك كدجمني سرسختي پیغمبر بون صلاة وسلام إلى سربيه أو كسيكوا تركي جمعاك نايب وجمعة سي جمعة لسدك تركا أو منافقة منافقي خالصة يعني هیچ گومانی تیا نییە کە ئەم کەسە تەرکی جومعی کرد و منافقە مەگەر نەخۆش بێ یا عوزرێکی شەرعی هەبێ ئیتر ئەوەی کەوا لە شەرعا مەقبوڵ بێ لەوانە نەخۆشین لەوانەی ترس لەوانەی ناڕەحەتی ڕێگا ئەمانە هەمووی عوزرن. ئەگەر ئەم عوزرانەی بێ و تەرکی جومعە بکە مانای وایە ئەم کەسە عوزرەکەی مەقبوڵ و تاوانبار نییە. بەڵام هیچ عوزرێکی شەرعی نەبێ خوا لاشەیەکی ساقی پێیاوە نەخۆش نییە گرفتی نییە کێشەی نییە دوور نییە مەرکەبی باشی هەیە سیارەی باشی هەیە توانای باشی هەیە نایە بۆ جومعە ئەم کەسە منافقە. و هەروەها وەخوای گەورە مۆری بێئاگایانەدا لە دڵی و دەرونی یەکێتر لە ئەو هەڵانەی کەوا لە جومعە نائەکرێت. ئەمە تەرکی جومعە تاوانەکەی ئەوەندە گەورەیە. هەڵەکانی جومعە شەوڕۆی جومعە ئەرزمان کردن بەڕاستی جەژنی مسلمانانە. پێغەمبەری خوا فەرمێ سەڵات و سەڵامی لەسەر بێ بۆ جەژنە چونکە سەیدول ئەیامە گەورەی ڕۆژەکانە فرسەی عیبادەتە. بەڵام بەداخەوە خەڵکانێکی زۆر کە لە شەوانی جومعانە دەوامی نیە تا بەیانی ناخەوێ خەریکی تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و کۆمەڵێ لەو لەعبە لە نوێژی بەیانیش خەبەری نابێتەوە کە نوێژی بەیانی جومعە لە هەموو نوێژی بەیانەکان گەورەتریشە. ئەمە یەکێکە لەو هەڵانەی کەوا لە ناو مسلمانانە باوە یان لە شەوی جومعە ئیهمالە و فەرامۆشە دایناوە بۆ ڕەفاهێت دوورە لە زیکری خوا لە یادی خوا لە یادی پەروەردگار. ئەو کاتە خوای تەبارەک وتەعالا ئەم کەسە لە بێئاگایان ئەژمارەکات وەکو چۆن ئەوانەی تەرکی جومعەکەن خوا مۆری نیفاقەدا لە دڵیان یان لە غافڵان و بێئاگایان حسابیانەکە نەسوا الله فەنەسیەهم خوایان لە یاد کرد خوای گەورەی ئەوانی لە ڕەحمەتی خۆی قەتع کرد بێبەش کرد نابێ وابین. ئەوە شەوانی جومعان یان ڕۆژانی جومعان کە ڕۆژی زیکر و یادی پەروەردگارە حتا چی مەخلوقاتەیە جگە لە بەشەریش دار و بەردیش زیکر و یادی پەروەردگارەکەن. بۆ هەندێک لە عولەما فەرموویانە ئینسان نابێت لە جومعانە دار ببڕێت چونکە زیکر و یادی خواکە ئەگەر کاتی داربڕینی پێت بۆ حورمەتەن بۆ ئەو زیکر و یادی پەروەردگارە. ڕۆژی جومعە چۆن فەرزە و تەرکردنی تاوانە گەورەیە حتا عولەما فەرموویانە سەفەرکردن لە جومعادا سەفەرکردن حرامە جائز نییە ئەگەر کەسێک بزانێت لە ڕێگا جومعەکەی ناکە. یعنی ئەگەر پێش نوێژی بەیانی بڕوات ئەمە مەکروهە یعنی پێش نوێژی بەیانی چاک وایە سەفەر نەکا. بەڵام سەفەرەی کەوتە دوای نوێژی بەیانی و بزانێت لە ڕێگا جومعە ناکە جومعە تەرکەکە ئەوە سەفەرێکی حرامی کردو و حتا بۆی شەی نییە نوێژ کورتکاتەوە تاوانی کردووە. بەڵام ئەگەر ئەیزانی لە ڕێگادا جومعەکە ئەوە گونابار نابێ بەڵام کارێکی باشی نەکردووە کە لە جومعە سەفەری کردووە چونکە جومعە ڕۆژی عیبادەتە ئەبێ داینێ بۆ زیکر و یادی پەروەردگار ئیسراحەت بێ مەگەر سەفەرێکی ضەروری بێ وەکو کاروانی حەج یان کابراک لەگەڵ کۆمەڵەکە ئەگەر لەگەڵا نەڕوا بەجێهێڵن ئەوە ضەرورەتە الضەرورات تبیح المەحظورات ئەوە ضەروریات بەڕاستی هیچ مشکلێکی تیان نییە. یەکێک لەو عادەتە خراپانەی خەڵکی لە ڕۆژانی جومعە ئەوەی کەوا مەسەلا جێبەجێی ناکەن هەڵەیە گەورەیە خۆپاکردنەوە خۆ نەشۆردن نینۆک نەکردن. ئەمانە لە جومعانە سونەتە سنەتی فیترەتە بەڵام هەندێک کەس ئیهمالیان کردووە فەرامۆشیان کردووە لە جومعانە بە بۆنی ناخۆشەوەیە بۆ مزگەوت یان تەرکردنی جلوبەرگی جوان لە جومعە خەڵکێکمانەیە بە جلی خەوەیە بۆ مزگەوت وازیە لە جلی جوانیە ناوە. ئەمەش خلافی سنەتی پێغەمبەری خوایە
صلى الله عليه وسلم صحابة وتابعين وصالحان وخواناسان لجمعانا جوانترين جلوبرگ بهاترين جلوبرگ گرانترين جلوبرگ كبويان دانا بس لجمعان لبريانا كرد خوان بون خوشا كرد اهاتن بو او جشنا قورا بلان بيتشوانوا ايما لجمعان ولإساعت ولمزقوتا براسي جل جوانا كان مع دانين بو شاي وسيران بو مزقوجي بقاتو بيجامه ودين جاري واها قادو بيجامه غيش 12 ايو نوجي غشي بطالو نادروسته خذوا زينتكم عند كل مسجد خوا فرميت جواني خوتان ورقرن بو مزقوتا كان لناو مزقوتا كان لكات عبادة نيوجا امام احمد كواجي كريب وعبايجي كريب بس بو نيوج لبريك جرانترين عبابو عباي سرشاني لكان كان ترى داينا بس نيوج يكر نكبو مزقوت بس لما لقي خوشان نيوج يكر او عبا جواني لبركر بلان بداخوا اما سنة جواني پیغمبر واصحابي پیغمبر ما ترك كردوا يجيت لوانا ترك كردني باقي سنة كاني پیغمبري خوا صلى الله عليه وسلم وكو هاتن بو مزقوت كبراسي كابرا سيرة خوايا بياس خوا خلقنا راحتك اما خلاف سنة پیغمبري خوا كاكا لجمعانا ميخو چونك خواردت بيبو مزقوت ابيت معي آثار ونراحت بو خلقنا بيخوي لجمعانا جمعة واجبة كاتا كان كان نخوشي بيخو قينا ميبو مزقوت معذوري بلام جمعة واجبة نابت تركيكي يكيتلا او هلاني كوا للروجاني جمعانا اكريت اوي خلقك يزوي بو مزقوت بو خير زورك بلام لدوا ودان جناد صوي بيشوا يعني او خير قورا لزر خويك خوي خيرته يكم جار ساعاتي يكم كالدواين ويش بيان يبي ومزقود بلان بيت الصفي يكم داني شي خريجي ذكر ويادي پروردگاري بلان بداخه وهندي جن رك لدوا ودانشن اما خلاف سنه پیغمبري خوا خير الصفوف الرجال اولها وشرها اخرها وخير صفوف النساء اخرها وشرها اولها پیغمبري خوا فرميت صلاه والسلام الى سربيه باشترين ريزي پیاوان پیشويا اگر دانزاني چ خير وبركتك للصفيه كمايا شرطان لسركن شر مسابقان اگر صحابي پیغمبري خوا لسري لسر او ريزيه كما بلام يكتيجان ازيت نيدا ما بس غي پیغمبري خوا او اند خيري تيا صفيه كم اگر اتانزاني چ خير وبركتك تيا براسي قد تركتا ناكر واستان لينينا تو يزوي ومزود بير ريزيه كما چونك باشتين ريزي پیاوان ريزيه كما خراپەکەیشی ریزی ئەخیرە ئەمە بۆ ئەوانەی کەوا زوویان و تەرکی ریزی یەکەمیان کردووە بەڵام ئەوەی تکەیتێت لە دواوە دانیشێت ئەوە حیسەی خۆیەتی و باشین ریزە بۆی من باسی ئەوانەکەین کە زوویە بۆ مزگەوت و ریزی یەکەمی تەر کردووە و پێغەمبەری خوا فەرمێ سەڵات و سەڵامی لەسەر بێ و باشترین ریزی ئافرەتان کاتی خۆی ئافرەت و پیاو بە یەکۆی نەشان کردووە ریزی دواوەیە و خراپترین ریزی ئافرەتان ریزی پێشەوەیەتی نابێت تێکەڵی پیاو بێ و بێتە ریزی پیاوانەوە و ئەبێ لە دواوە نوێژکە ئەمە سونەتی پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری و خوێزانەکانی پێغەمبەری خوایە سەڵات و سەڵامی لەسەر بێ یەکێتر لەو هەڵانەی کەوا لە جومعانە ئەکرێت دان بەبەر نوێژی خەڵکیە ئیتر ئایا پێش نوێژەکە بێ یا دوای نوێژەکە بێ کە سەلامی جومعە ئەدرێتەوە خەڵکیەکەیە کە بەڕاستی پەلەیەکە دانانی کە زیکر و دوعاکانی بکا کە تەواوکەری نوێژەکەیەتی تەواوکەری خێرە گەورەکەیەتی چونکە ئەو جومعە تۆیەی ئەو جەماعەتە تۆیەی کە دەستی کە خێری 27ەکە یا ئەو فەزڵ و گەورەی جومعە ئەوەیە کە تۆ لە دواوە زیکرەکان بکەی چونکە پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر قەت وا نەبوون نوێژ بکەن و یەکسەر ڕاکەنە دەرەوە یا سونەتەکان تەنوە خلافی سونەتی پێغەمبەری خوا نوێژیان کردووە دانیشتون تەسبیحاتەکانیان کردووە بە دەنگی بەرز بە یەک سەدا و بە یەک نرخە و بە یەک دەنگ اینجا لە پاشان سونەتیان بردەتە ماڵەوە لە مزگەوتا دانیشتون خەریکی زکر بوون لە دوای نوێژە فەرزەکان پێغەمبەری خوا و ئەسحابی پێغەمبەری خوا مەسەلە ئەوەندە پەلەیەتی کە ئەڕوا کابراج ئەوەندە پەلەیەتی زکرەکان ناکات دەسەکا بە سونەتکردن لە مزگەوتا ئەمی ئەداوە بەر نوێژەکەیەتی ئەمەی هەڵەیەکە تاوانبارە بێ لەسەر ئەوە پێغەمبەری خوا فەرمێ سەڵات و سەڵامی لەسەر بێ لو يعلم المار بين يدي المصلي ماذا عليه من الإثم لكان أن يقف 40 خيرا له من أن يمر بين يديه متفق عليه ئەفەرمێت ئەگەر کابرا ئەیزانی ئەو کابرا کە ئەداوە بە نوێژی خەڵکیە ئەزانێت چ تاوانێ گەورەی کردووە کاتی ئەدا چ تاوانەی گەورەی توش بە کاتی ئەداوە بە نوێژی خەڵکیە و نازانێت گوێی لێ نییە ئەگەر ئەیزانی ئەوە 40 دانە ئیتر ئایا ڕۆژ بێ سەعات بێ دەقە بێ
ساڵ بێ وەکو لە حەج زەکات و عولەما شەرعیان کردووە هەندی عولەما 40 ساڵ ئەوە 40 ساڵ ڕائەوەستا بۆ ئەوەی نەداتە بەر ئەو نوێژە تووشی ئەو تاوانە گەورە نەبێ ئەوەنە تاوانێکی قێزەونە کە ئەمەش لە جومعە و لە غەیری جومعەشا بەردەوامە بۆیە سوترەدانان سونەتە ئینسان کە نوێژی کرد بەرماڵێ داخا بۆ ئەوی بەرماڵەکە بێتە سوترەی چونکە لە مزگەوتە هەموو کەسێک سوترەی وای دەست ناکەوێت یا بنپایەکی دەست ناکەوێت نوێژەکەی تیا بکە ئەوە ئەتوانێت بەرماڵێک داخا ئەم بەرماڵانەی مزگەوت هەمووی بەڕاستی بە سوترە دانێت چونکە هەمووی حەدی نوێژە مەگەر کابرا بە ناو نوێژەکەی ئابڕا بە بەری سوزەکەی ئابڕا ئەینا ئەگەر لە سنووری لە پێشی بەرماڵەکەی وڵات تاوانبار نابێت کە بەرماڵی داخست بوو یا ئەگەر سوترەی دانابوو لە دوای لە پێش سوترەکەەوە ڕۆی تاوانبار نابێ یا ئەگەر لە پشتی پایەکەەوە نوێژەکەی لەم لاوە ڕۆی مەسەلە تاوانبار نابێ بەرحاڵ ئەمە بۆ ئەوانەیە کەوا ئەدەن بەبەر نوێژی خەڵکیە ئەو خەڵکی کە سوترەیان دانەناوە خلاوی سونەتیان کردووە و سونەتیان جێبەجێ نەکردووە ئازیزان و خۆشەویستان بۆیە ئەم هەڵانە لە جومعانە ئەکرێت پێویستە مسلمان و ئیمانداران ئاگاداری جومعەکانن هەندێک کەس هەندێک هەڵەی جومعەی تر ئەوەیەکەوە خەڵکی درەنگێ بۆ جومعە حتا عولەما و زانایانی ئێمە هەندێکیان وا باسی ئەویان کردووە کە ئەو جومعانە بەڕاستی بەس فەرزەکەی لە کۆڵە بێتەوە ئەینا خێر و سەواب و گەورەی ڕۆی جومعە هەموو لەدەستداوە زوو بێ بۆ مزگەوت جومعەی ڕابردووی ئاماژەمان پێ کرد زوو وەرە بۆ مزگەوت و هەندێک کەس لە کاتێکا تێ بۆ مزگەوت مەسەلە کاتی نوێژە هەندێک کەس فریای ڕکات یەکەمیش ناکەوێ و نایزانێ دوور کاتەکە نازانێت جومعەکەی لەسەر واجب جومعەکەی لە کۆڵ نەبۆتەوە ئەبێ نوێژی نیوە ڕۆ دووبارە کاتەوە بۆیە عولەما فەرمیانە هەر کەسێک کاتێک هاو بۆ مزگەوت کە ئیمام ڕکاتی یەکەمی تەواو کردبوو ڕکاتی دووەمی لە ڕوکوع چابووە ئەم فریای ڕکوعی ڕکاتی دووەم نەکەوتبوو کەواتە ئەم کەسە فریای جومعە نەکەوتووە نێتی جومعە هێناوە بەڵام دوورکات ناکە بێت چوار کاتەکەی نیمە ڕۆکە وەکو مەتەڵەکەی لە شەرعامەت نەوەیت و ما صەلەیت و صەلەیت و ما نەوەیت و نێتم هێنا و نوێژم نەکرد و نوێژم کرد و نێتم نەهێنا یعنی نێتی جومعە هێناوە بەڵام ئەبێ جومعە نەکا نوێژی نیمە ڕۆ بکات بەڕاستی نوێژی نیمە ڕۆی کردووە نێتی جومعە هێناوە جا بۆیە زوو وەرە بۆ مزگەوت خێر و بەرەکاتی جومعە لە دەستی خۆت دەرمەکە خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بە و لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقبەتمان بەخێر بێڕی خوا لە گوناو و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بی خوا سەربەرزمان کەی خوا بەعیزەتمان کەی خوا لە دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشی خۆمان و وڵات و نیشتیمان و خانەوادەمان لادەی یا ربی خوا لێت ئەپارێنەوە بارانی بەڕەحمەتمان ببارێنە کانی و کارەزمان بتەقێنە بەرەکاتی ئەرز و ئاسمان بڕژێنە بەسەرمانە یا ربی خوا بەرەکاتی ئەرز و ئاسمان بڕژێنە بەسەرمانە یا ربی خوا بەرەکاتی ئەرز و ئاسمان بڕژێنە بەسەرمانە لە گرانی و لە قاتی و ناڕەحەتی و برسێتی و زاڵم مستەمکار پارێزراومان کە یا ربی خوای گیان هەر کەسێ دۆستی دینمانە دۆستی نیشتیمانمانە دۆستی خاک وڵات و نیشتیمانمانە دۆستی ئەم میلەتەیە خوای بەرقەراری کەی هەر کەسێ دوژمنی دین و خاک وڵات و نیشتیمانمانە یا ربی خوای بەزەی بەم میلەتان هاتەوە تووشی قاتی و گرانیمانەکە نانبراو و قوتبراومانەکە خوایە بەرامبەر دینەکەمان بێئەدەبە بەرنامەی خراپ بەرامبەر دینەکەمان داڕێژێ یا ربی خوایە پیا و نۆکەری گاور و جوولەکە و کافر و ملعیدەکانە پەروەردگارە ئەگەر شیاوی دادە خوایە هیدایەت دەی ئەگەر شیاوی دایت نەخوایە تەفروت و نایکەی خوایە بە ئیمانەوە بمانشێنە خوایە بە ئیمانەوە بمبارێنە خوایە بە ئیمانەوە بمان برێنە بە ئیمانەوە زیندوومان کەرەوە خوایە بەزەی بە کەساتی دامای و تەسکی و تاریکی ناو گۆڕمان نابێتەوە پەروەردگارە یا ربی خوایە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشەکانی ناو گۆڕە کاتە پرسیارمان لێکەن خوات کێیە پێغەمبەرت کێیە خوشک و برات کێیە بڵێن الله ڕەبونا الله خوای ئێمەیە حەزەتی محەممەد پێغەمبەری ئێمەیە خوشک و برای مسلمانان خوشک و برای ئێمن بەزبانی پاراوە وەڵامیان بینەوە پەروەردگارە قەبرەکەمان بۆ بکەیتە باخێک لە باخانی جەننەت نەیکەیتە چاڵێک لە چاڵەکانی دۆزەخ پەروەردگارە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیراتیش پێغەمبەری نازدار چاوەڕێمان بکە و دەرمان نەکا و بانگمان بکە بۆ سەر ئەوزی کەوسەر بۆ سەر سێبەری بۆ ژێر سێبەری عارش بە دەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ نەنەکبەتی و دنیا و قیامەت ڕزگارمان کە پەروەردگارە لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت پەروەردگارە وڵاتی کوردەواریمان پارێزراوکەی هەر کەسێک بەزەی بم وڵاتە نایەتەوە دوژمنی ئەم خاک و وڵاتی ئێمەیە لە دەرو دراوسەکانمان تۆ بارانمان ڕێ و چوتماکمانەکە بەرنامەی خراپمان بۆ داڕێ خوایە بیشێنەوە بەسەر خۆیان بەسەر جێش و جاشە خوایە لە ئێمەی لادەی خوایە پلانەکانی
پلانی گڵاویان لە ئێمە لادەی بەسەر خۆی و جێژا شابیشێنیتەوە یا ربی خوایە لە دەپارڕێنەوە وڵاتی مسلمانان ئاوەدان کەیتەوە یا ربی خوایە زاڵم لە وڵاتی مسلمانان نێڵی یا ربی خوایە بەزەی بە مسلمانانی غەزە و فەلەستین نابێتەوە خوایە لێت ئەپارڕێنەوە ئێمە تۆمان هەیە پشتیوانمان تۆی دەسڵاتمان تۆی هیچ دەسەڵاتێکمان نییە ئەوان بەقوە و هێز و جێژ و جاژی خۆیان ئانازن بەقوە و جەبارێتی خۆیان ئانازن پەروەردگارە تۆ جەباری تۆ قادریت خوایە لیان قبوڵ نەکەی خوایە یەهود و گاڕبەی بەناخی ئەرزا جێش و جاشان تێک بشکێنی بەسەرێکە ترس و بێم خەیدە دڵیانەوە یا ربی خوایە گیان مسلمانانی ئیمانداران لە هەر ئەرزێکا هەن زاڵم بەرامبەریان شەڕەکە خۆیان مسلمانان سەرخەی بەتایبەت ئەو مجاهیدانەی غەزە و فەلەستین کە بەرامبەر بە قووەترین هێزی ئەمڕۆ شەڕەکەن پەروەردگارە ئەو سوپای نارد و بۆ پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر لە بەدرا ئەو جنود و سەربازانە بنێرە بۆ ئەو مسلمانانە یا ربی خوایە سەریان خە بەسەر یەهودا یا ربی خوایە گیان یەهود زەلیل کەی یا ربی خوایە حەق و ئینتیقامی ئەو هەموو منداڵەی لێ بکەرەوە ئەو هەموو ژنەی لێکەرەوە ئەو هەموو خەڵکەی لێکەرەوە کە دەربەدەری کردوون ئەو هەموو منداڵەی هەتیو کردووە ئەو هەموو منداڵەی بێتاوان کوشتووە خوایە لیان قبوڵ نەکەی آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين